باز لە بابەتێکی زۆر گرنگەکەین کە ڕەنگە زۆر دڵی گەنجی گرتبێتەوە ئەم بابەتە ئەویش ئەوەیە کە گەنجان دوودڵ و قەلەقن لە ئەوەی کە بچنە پرۆسی هاوسەرگیریەوە با بزانین بۆچی گەنجان بەم شێوازە بیرەکەنەوە پەیوەندی بە چیەوە هەیە بۆ کە بە گەنجێگەڵی بۆ ناچتە پرۆسی هاوسەرگیریەوە لە بەخوا ترسم ژن ناهێنم جارە ناچمە ئەم پرۆسەوە بۆ پێچوانەشەوە بۆ ڕگەزی بەرامبەریش ڕەنگە ئەم قەلەقی و ترسە دروست بووێ با بزانین دیارترین ئەو هۆکارانە چێکەوە لە گەنجانەکە ئەم دوو دڵیان لا دروست بێ لە پرۆسی هاوسەرگیری ئەم بابەتە گفتوگۆکەی لەگەڵ زۆر بەڕێز ساڵح سعید کا بەڕێزیان ڕایشکاری خێزانین کاک ساڵح سڵاو لێ بێ بەیانی باش بێت زۆر بەخێر بێ زۆر سپاسانەکەم سڵاو لە جەنابتان و لە بینەرانی بەڕێزیش زۆر سپاس بۆ تۆ کاک ساڵح بەر لەوەی کە قسە لەسەر دیارترین هۆکارەکانی دوو دڵی گەنجان بکەین با سەرەتا پێناسێک بۆ پرۆسی هاوسەرگیری بکەین ئەو کاتە چیە ناو بابەتەکەەوە وەڵای دەستان خۆش بێ و سپاسانەکەم بەناوی خۆی بەخشندەی میهرەبان تەمان پرۆسی هاوسەرگیری کاتێک کە باسی پرۆسی هاوسەرگیریەکەین باسی خێزانە خێزانیش معلومە بە هەموو پێناسەیەک بەردی بناغی هەموو کۆمەڵگەیەکە کەواتە کاتێک کە ئەڵین هاوسەرگیری بریتە لە پرۆسەیەکی یاسایی شەرعی کە لە نێوان کچ و کوڕێکە ژن و پیاوێکە گرێ ئەدرێ و بە گرێبەستێکی زۆر پیرۆز ناو ئەبرێ توان بڵێم لە هەموو دینەکانە و لە هەموو کۆمەڵگەکانە کاتێکە ئەگەر لە هەر ئافرەتێک لە هەر کچێک بپرسی تەمەناکە ڕۆژ لە ڕۆژان بێ بە دایک هەموو کوڕێکیش تەمەناکە ڕۆژ لە ڕۆژان بێ بە باوک بەڵام ئەم باوکایەت و دایکایەتێ لە چوارچەوەی خێزانە نەک لە دەرەوەی خێزان چونکە هەر کاتێک لە دەرەوەی خێزان ئەوە دروست بوو بێ بێسیقەی و بێمتمانەی دروست کردووە لە ناو کۆمەڵگەکانە بۆیە پرۆسەیەکی شەرعی یاسایی کۆمەڵایەتی بۆ پێکێنانی خێزان لەسەر ئەساس و بنچینەی مەوەددە و ڕەحمە خۆشەویستی و نەرمونیانی و تەبایی یانێ توان بڵین پرۆسەی هاوسەرگیری یەکێکە لە پرۆسە زۆر گرنگەکان کاتێ ئێمە باسی قانون ئەکرێت باسی گرێبەست هەیە گرێبەستەکان گرێبەست کڕین و فرۆشتنمان هەیە گرێبەستی کارکردنمان هەیە چەندین گرێبەستێک کە لە سای شارستانیە باسی لێوە کراوە و باسی گرێبەستی هاوسەرگیریشمان هەیە گرێبەستی هاوسەرگیری ئەگەر بڕۆین بۆ قورئان لە قورئانە 3 جار کەلیمەی میثاقی غەلیظ پەیمانی تند و تۆڵ پەیماندی تۆکمە 3 جار هاتووە لە قورئانە جارێکیان بۆ بینی خوا و پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ جارێکیان بۆ بینی بنی ئیسرائیل و خوای گەورەکە میثاقی غەلیظ پەیمانی پتەوی لێوەرگرتوون جارێکیشان بۆ بینی ژن و مێردەکانە يعني كأخوي جورا فرمي وكيف تأخذونه وقد أفضى بعضكم إلى بعض وأخذنا منكم ميثاقا غليظا لبروا يعني بروسي هاوسرگيري بروسيكي زور گرنگا و كومالك شتيش هي كبراسية توانين بلين ك لهمو كاتيكا خيزان وبروسي هاوسرگيريش مستهدفة للجيانة حرب کۆمەڵگەی بەشەریەتە بە تایبەتی ئەوانی کە یانوێ ڕۆژهەڵاتان قسەیەکی هەیە کە ئاڵێ ئەگەر بتەوێت خێزان کۆمەڵگەیەک هەڵوەشێنی حەزارەتێک لە ناوبەری لەسەر 3 ڕەکیزە ئیشکە یەکەمیان لەسەر خێزان ئیشکە هەڵی وەشێنە لە ناو خێزانیشە لە کەسایەتی دایک بدە بۆی شەرم بکە کە پێی بڵێن دایک شەرم بکە کە پێی بڵێن کابانی ماڵ یعنی کە توانین بڵێن کابانی ماڵەکان پرۆسەیەکی پەروەردەی زۆر گەورەیە ئەوانەی کە لە ماڵە ئەم هەموو پیاوە گەورە و ئەم هەموو ژنە شکۆمەندانی کە دروست بوون و پەروەردەبوون لەکوێ سازاون لە ناو خێزانە لە باوەشی دایکێکە پەروەردەبوون لەبەرەوە دائیمەن ئەوانەی کە ئەیانەوێت کۆمەڵگەکان هەڵۆشێنن خێزان بە ئیستیدافەکەن بە ئامانجەگرن بۆی لە خێزان بدەن و خێزان هەڵۆشێنن لەبەرەوە بەڕاستی گرنگێتی خێزان لەوەیە کە ئەبێ ئێمە وا سەیریکەین ئەمەندە پیرۆزە دەستبردنە بۆ هێڵی سوود و یعنی خوای گەورە فەرمێ ذلك من شعائر الله ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب
هەر کەسێ تعظیمی شاعیری خوا بکە خێزان شاعیری خوایە و ئاەتێکیش لە ئاەتەکانی خوا ینی کاتێک خوای گەورە باسی ئاەتەکانی ئاسمان و زەوی و ئەم هەموو ئەسرارە جوانەی کە لەم کەونەیە هەیە کە ئێمە جاری وا هەیە تەبەن بەرەوەی تەکنۆلۆژیا زۆر پێشکەوتووە تۆ سەیرەکەی کۆمەڵێ باڵندە پیشانە دەن سەرسامە بی هیچت بۆ نامێنێتەوە ئەڵێ سوبحان الله کەواتە کاتێک کە سەیری ئەوان ناکەی لەناو ئەو هەموو ئاەتانەیە خوای گەورە ئەفەرمێەوە من ئاياتی ئەن خەلق لەکم من ئەنفوسیکم ئەزواجا ژن بۆ پیاو ئاەتە پیاو بۆ ژن ئاەتە لە ئاەتەکانی خوا ئەوەیە کە ژنی بۆ پیاو دروست کردووە پیاویشی بۆ ژن دروست کردووە لتەسکونوا ئیلەیها سەکینەت و ئارامی لەناو خێزانایە ئینسان لە هیچ شوێنێک ئارام ناگرێت لە ماڵەوە نەبێت لە باوەشی خێزانە نەبێ ئینسان ناتوانێت ئارام بگرێت کاک ساڵە زۆر کات ئێمە کە باسیەم پرۆسەیەکەین گەشتنی کوڕکچێکە لە دوو خێزانی جیاوازەوە لە دابوونەریت و کەلتور و دینەکەی خۆشمانە ئەمە هەر لە کۆنە زۆر بەجوانی هاتوۆتە پێش لە ڕێگەی ئەوەی کە دوو کەس هاوسەرگیریەکەن بەڵام نازانین لە پشت ئەمەوە دوو خێزان تێکەڵە بن کۆمەڵە خێڵایەتی تێکەڵ یەکتر لایانی کۆمەڵایەتی تونگ و تۆڵترە بێتەوە خۆشەویستی دەروسە بێ لێ ئێمە تا چەند بتوانین ئەمە لایەنە ئەرێنەکەیەتی بەڵام زۆر کات هەیە ئێمە کۆمەڵە کەسمان هەیە لەم ڕاڕاییە ماوەتەوە زۆر جار ئەگەر لە خێزانەکان نبین ئەڵێ با کچەکە دوانەکەوێ با کوڕەکە دوانەکەوێت تەمەێکی گونجاو هەیە با بچنە پرۆسەی ژیانەوە تێگەیشتون خوێندنیان تاو کردووە هەندێکیان ئەمە بە پێچوانەوەگرن ئایا هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەم بارودۆخی ئێستاە کە کوڕ ناوێرێ بڕواتەنە ئەو پرۆسەیەوە هۆکارەکەی ئەوەیە کە کەس ناتوانێت قەرارێکی ڕاست لەسەر کەسێک با بێتە ژیانەوە یاخود چی؟ بەڵێ حتمما کاتێککە ئێمە باسی گرنگی خێزان و هاوسەرگیریمان کرد بەشێکی لەو ڕوانگەیە و سەرچاواگرێ ئەوەی کە جەنابەت فەرمووت ئەو ترسە لە خێزان لە دروستکردنی خێزان یان لە پاشەکشەی گەنجەکان بۆ هاوسەرگیری لەوە سەرچاواگرێ یەکەم جارێ خێزان بە ئامانج گیراوە دانی پرۆسی هاوسەرگیری مشەوه کراوە ناشرین کراوە بە شێوەیە کە ئەڵێن کاکە ئەبەسرێتەوە بە تابەتی گەنجەکان وابیرەکەنەوە ئەگەر بچنە ناو پرۆسی هاوسەرگیریەوە ئیتر قۆڕە خەکرێن ئیتر پەیوەندیان لەگەڵ دایک و باوکیانە کزە بێ ئیتر پەیوەندیان لەگەڵ کەس و کاریانە لاوازە بێ ئەنجا ئیتر مەسئولیاتێکی زۆر گەورە ئەکەوێتە سەرشانیان بارێکی دارایی زۆر قورس ڕوویان تەیەکە ئەمانە ینی کۆمەڵی هۆکارن کە گەنج والەیەکەن جا زروفەکەش تابن بە خۆتان دەزانن ئێمە ئێستا لە هەلومەرجێکان کە ڕۆژ بە ڕۆژ باری ئابووری ینی قورسە بێ باری ژیانی خێزانی قورسە بێ ژیانی تاک ژیانی خێزان زۆر قورس بۆ ئەمڕۆ بەڕاستی لەبەرەوە زەمینەش ناسان زێڕێ بۆ ئەم بابەتە کە بەڕاستی مەسئلەی خێزان بابەتێکی دەستوریە لە دەستوری هەمیشەی عێراقە کە لە 2005 هەمومان دەنگمان پێداوە و لە ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستانیشە ئاماژە بە گرنگی گەورەی خێزان کراوە بەڵام لە بەرامبەر ئەو ئیلتیزامەیە کە باسی خێزان کراوە لە دەستورە حکوومەت و دام و دەستگا ڕسمی و پەیوەندیدارەکان بەڕاستی گرنگی بە خێزان نادەن گەنجێک کە هاوسەرگیری ئەکا ترسی ماڵی هەیە ترسی ئاڵتونی هەیە ترسی دروستکردنی ناوماڵی هەیە کۆمەڵی ترس ڕووی تەیەکە جگە لەمە ترسانی ترکەوتم کە ینی لە باری دوورکەوتنەوەی لە خێزان و لەوە ئەمانش ینی بە خۆی ترسن لە بەردەمیان کەواتە ئەگەر حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان وەزارەتە پەیوەندیدارەکان کار ئاسانی بکەن بۆ ئەم بابەتە یعنی ئەم هەموو شوقەیە لە وڵاتی ئێمە دروست دەکەی بۆشیەیە من تێناگەم باشە ئەگەر تۆ نەیکەیتە بەرنامەیەک بۆ گەنجەکان بڵێ کاکە هەر کەسێک پرۆسی هاوسەرگیری ئەنجامەدا ئەمە شوقەیەکێ دەینێ شوقەکە بە ئەقساتی درێژخایە نەیەینێ بە بێ سوو بۆ هەر گەنجێک پرۆسی هاوسەرگیری ئەنجام بدە ئەو کاتە گەنجەکانی ژەچنە پێشەوە ئەو کاتە کرێنشینیش کەمە بێتەوە ئەو کاتە خەڵک یعنی سیقە و متمانش لەبینی چۆن ئەڵێ تەلاحمێک بەیەکەوە گرێدانێک لە نێوان حکوومەت و میلەتا دروستە بێ ئەو کاتە ئاشتبوونەوەی نیشتیمانی دروست دەبێت لەبەرەوە بەڵام ئێستا گەنجی ئێمە بەڕاستی کە ترسی لە هاوسەرگیری هەیە یعنی حتا کۆمەڵگەکەش جاریوە دایک و باوکەکەش تەنها لە پرۆسی هاوسەرگیریەکە لەگەڵا دانیشتن ئیتر دوای ئەوە چێتە ناو خێزانی خۆیەوە کەس نییە مەسەرەن پشگیری بکە کاری بۆ ئاسان بکە بیباتە پێشەوە چۆن بڵێ دەستباری بێ دەستبار چونکە بەڕاستی گەنج پێویستی بە دەستبار هەیە ینی حتا مەسەلەی سەقافە و
خێزانی و ڕۆشنبیری خێزانی بۆ گەنج ئەمڕۆ پێویستە معلومە لای جەنابتان کەسێکە چێ مۆڵەتی شۆفێری دەرەکە 500-600 پرسیار لەبەرەکە ئەنجا ئەڕوا پارەیەکی زۆرەدا چۆن بڵێ تەدریبی پێکرێ پراکتیک بە عملی و بە نەزەری شت وەرەگرێ یاڵا ئەنجا ئەچێ لە مرور بەڵام ئێمە ئاچینە پرۆسی هاوسەرگیریەوە هیچ دەورەیەکمان بۆ ناکرێتەوە وەکو گەنجەکانمان هیچ هاوکاریەکی مادی و معنەوی نییە سەقافی نییە ئەمانە واکە کە گەنج بەڕاستی دوورکەوێتەوە لە پرۆسی هاوسەرگیری زۆر باشە لەگەڵ هەموو ئەمانی کە باست کرد کاک ساڵح بابەتێکی تر هەیە ڕەنگە گەنجی شەبێ خێزانەکەی لە ڕووی داراییەوە ئاستێکی باشیان هەبێ بۆ نمونە ئەو خێزانە ئامادە بن کە هەموو شتێک بۆ ئەو کوڕیان بۆ نمونە ئەنجام بن و بیکەن بەڵام دیسان کوڕەکە خۆی بۆ نمونە گەنجەکە خۆی ناتوانێت ئەو بڕیارە بعد ناچێتە ناو ئەو پرۆسەوە ڕەنگە زۆر کاتر لە ناو خێزانەکەی خۆیان ببینێ خوشکەکەی براکەی جارێک چۆتە ئەو پرۆسەوە بەڵام جیابەوە فەشەلی هێنا و سەری نەگرتووە ڕەنگە ئەم ترسە لای ئەویش دروست بوو بێ ئێستا کە ڕۆژانە ئەبینیت بەداخەوە کە ڕێژەی جیابوونەوە زۆر بووە ڕەنگە ئەمەش بێتەوە کارێک کە ترس لای ئەم گەنجە دروست کا بڵێ بۆچی منیش بچمە ناو ئەم پرۆسەیە و بۆ نمونە ئەوتانە خوشکەکەم براکەم هاوڕێکەم جارێک چۆتەوە پرۆسێ و سەرکەوتونە بۆ ڕەنگە منیش سەرکەوتونە بوومیتر بۆ بچمە ئەو پرۆسەیەوە زۆر جوانە زۆر ڕاستە تەبان ئەمەش هەر لەوە سەرچاواگرێ کە هاوکاریان نییە من لێرەوە یعنی گرنتی ئەدەم بە بینەرانی بەڕێز و بە جەنابیشتان لە 180 ئەو خێزانانەی کە لە دادگاکانە جیابنەوە با بێن ئێمە ینی چۆن بڵێ حواریان لەگەڵاکەین دانیشتنیان لەگەڵاکەین باشە کۆمەڵی دەوراتیان بۆکەینەوە لەگەڵ کۆمەڵە لەو خەڵکە پسپۆڕی کە لە بواری خێزانیە ئیشمان کرد و ئیشەکەی باوەڕ بفەرمونون یعنی زۆر بە ئاسانی لە ئەگەر نەژڵێم لە 180 لە 160 بۆ هەفتای ئەو خێزانانە ئەشنەوە لای یەک ینی من خۆم پارێزەرایەتیم کردووە لە دادگای سلێمانیە قۆناغەکان بەداخەوە جاری وایە مەسەرەن کە جیابوونەوە دروست دەبێ دوا قۆناغ ئەچنە لای توێژەری کۆمەڵایەتی کە من خۆم بەڕاستی ینی هەتا وەکو پرۆژەیەک پێشکەشم کرد بە چەند پەرلەمانتارێکیش هینی ئەوم کرد کە مەفروز بوو لێرە نووسنگەیەکە بێ لە هەرێمی کوردستانە لە هەموو لە سنووری هەموو دادگایەکە نووسنگەیەکە بێ ئەم نووسنگەیە تەبەن لە سوودان هەیە لە هەندێک لە وڵاتانی عەرەبی هەیە مەکتەب تەسویەت النزاعات الأسرية نووسنگەی یەکلایکردنەوە و چاکردنی ناکۆکی خێزانیەکان پسپۆری کۆمەڵایەتی تیابێ پسپۆری یاسایی تیابێ پسپۆری دەرونی تیابێ توێژەرەکانی تیابن کۆمەڵەیانی ئیمکانیات بخێتە بەردەستیان ئەوەی کە کێشەیەکی بۆ دروست دەبێ بڕوا لەوێ ناوتۆمارکات بانگ بکرێت چەندین جار ببیردێت دوجار ئەگەر وەکو عەرە بەڵێ ئاخرت دەوا ئەلکەی دوا قۆناغ داخکردنە کە ئینسان شوێنێکی بە هیچ چارەسەر نەبووە داخیەکە ئەگەر هیچ مەجال نەما ئەو کاتە جیابوونەوە ئەو کاتێک ئەم حاڵتە بەم شێوەیە دروست بوو ئەو ترسەی کە جەنابەت باست کرد لای گەنجەکە دروست نابێ ئەو کاتە خێزانەکان لەبەرێک هەڵ ناوەشێن ئەو کاتە مەسەرەن بە قۆناغی جوانە ئەڕوا یعنی کورتە نمونەیەک لە بینی باسی شێخ ڕاغیب بێکەیە کە ژنەکەی تەلاقەدا لە ماڵەوە تەلاقێدا بە ژنەکەی لە بڕۆ دەرەوە شەڵە ناڕۆ دەڵێ تۆ تەلاق دراوی یعنی چی لە ماڵی ئامینی تۆ ئاخر دەڵێ تۆ یعنی ناڕۆمە ماڵی خۆمە پێڵێ تۆ ئەزانی زۆر دوو لە ڕوتان و لە بینەران بێشەرمی بۆچی ناڕۆیتە دەرەوە ناڕۆم دەرەوە خوای گەورە بە پێغەمبەر فەرمێ يا أيها النبي إذا طلقتم النساء فطلقوهن لعدتهن وأحصوا العدة واتقوا الله كاتي خزانة كانت عن طلاقة چوارچێوەی عیددەی بۆ دیاری بکەن چوارچێوە خوا دیاری کردووە کە سێمان ئەبێ بمێنێتەوە ئەبێ لە ماڵی خۆی دەرنەچێ خوا فەرمێ لا تخرجوهن من بيوتهن ماڵی ژنە نابێ لە ماڵەکەی دەریکەی ولا يخرجن إلا أن يأتين بفاحشة مبينة مەگەر بە فاحشەیەکی زۆر خراپیان کرد بێ کارێکی زۆر ناپەسەندیان کرد بێ ئەنجا بڕۆن دەرەوە جا ئەوەتی من ناڕۆمە دەرەوە ئەم ئیتر ئەویش کەزانی ئاەتی بەڕوڕوهێناوە مەجای نەما قسە بکا بەرامبەری هەموو ڕۆژێ تەبان 3 مانگە بەیەکەوە ناڕاتە دەرەوە هەموو ڕۆژێ ئەو ژنەی خۆی ئەبینێتەوە باشە هەموو ڕۆژێکیش خۆی جوانەکە ئەم ژنە ماڵ پاک کاتەوە ڕۆژێ نییە دوو نییە سێ نیە تا 5-6 ڕۆژ بەرگەی گرت پیاوەکە ینی تەوان معلومە تەلاقی ڕەجعیمان هەیە ئێمە
في قانون شرعيش يعني هەر لە کەلەماڵەوە نەچوە دەر پیاوەکە دەستی کردەوە ملی ژنی خۆی وتی تۆ هەر هاوسەرگیری خۆمی و ڕەجعە بۆ گەڕایەوە بۆ لای خۆی مانەوە یعنی مەبەستم وەیە دوایی تەمان هەر ئەم ژنە بەپێی ئەو شەرعین بوو پیاوەکە دڵنیگەرانی هەبوو لەگەڵ برایەکی خۆیە هەموو ڕۆژی ئەمینە کە چۆن بڵێ پێشنیاری بۆ کرد پیاوەکە چاک بەرەوە لەگەڵ براکە تا ئێوە برایەکتنەوە کۆمەڵە شتی پێوت هەر بە قسەی ناکرد لێ تووڕە بوو جێی لە جاکردەوە جارێکی تر پیاوەکە بەڵام ئەم هەموو هەر هەمان سیاسەتی بەکارێنە لەگەڵ پیاوەکە دوایی لە سەر سیسەمەکە چوو بۆ خوارەوە کەچی چۆ سەر سیسەمەکە وتی ها چی بوو وتی تلم کەوتم بەم دیوە وتی خەڵک تل باکەوێتە خوارەوە تۆ لە خوارەوە کەوتی سەرەوە وتی آخر جاذبێتی سەر چۆن بڵێ هێزی کێشکردنی سەر سیسەمەکە بەهێزتر بوو لە هێزی کەشکردنی زەوی جا دوایی وتی بەڕاستی ئەگەر ژن ئاما مامەڵە بکەن هەرگیز جابوونەوە لە بینی خێزانەکانە دروست نابێت یانی بەڕاستی قسەکە ئەوەیە ئەگەر ئێمە مەسەرەن ئەوەی کە چۆن کچێک داوا ئەکرێ پیاو بانگەکرێ خەڵک بانگەکرێ دەست ماچ ئەکرێ ئەم هەموو بەرنامەیە ینی این ئەکرێ ئەنجا دیاری ئەکرێ ئەنجا مارە ئەکرێ ئەنجا شەکرا ئەخرێتەوە دەیوەرە مەسەرەن جابوونەوەکە کابرا هەل لە ڕێگاوە سێ بەسێ تەلاقەکە فرێدا ئەوە واکە تەبەن خێزان لە بەرێکەڵ بۆشێ ئەوەش واکە ئەم گەنجە ترسێکی بۆ دروست ببێ لەبەرەوە یعنی بەڕاستی ئەوە پێویستی بە چارەسەر هەیە پێم وایە پێویستی ئێمە یعنی چارەسەری ئەو حاڵەتە بکەین بە پێدانی سەقافەت ڕاستە بە پێدانی سوودەکانی پرۆسی هاوسەرگیری کە پرۆسی هاوسەرگیری یعنی تۆ ئێستا ڕاستە خێزان زۆر دەبێت هەڵوەشاون بەڵام تۆ ئەبێ ئەزرار و زیانەکانی جابوونەوە باس بکەیت من خۆم بەڕاستی پارێزەر بووم ئۆفیسم هەبووە خوشکە کاتۆ داوای جابوونەوەی کردووە نەچوومەکوم حامێک مەسەرم بڵم دەی باشە وەڵام دانیشانەوە توم خوشکە باشەکەم تۆ بۆچی جیابیتەوە ئەمە ئاسارەکانی جابوونەوەیە تۆ ئەمە پیاوەکەت خراپە ڕاستە بەڵام بر کۆمەڵی ئامۆژگاریم کردووە ڕۆیشتەوە زۆر ڕاستە دوای چەند مانگێک هاتەوە وتی بەخوا خراپە ئامۆژگاریم کردوێتەوە بەخوا ڕۆیشتۆتەوە ئەمە ینی پێش 2012 الحەمدولله تا ماوە خێزانی خۆیان ماوەتەوە خوشکە دەی مەسەر ئەگەر من مەسەرەن هەر یعنی محاماتم کردا بۆمانە یعنی محامات بۆ بەڕاستی من پەیامێکە بۆ برا محامەکان و خوشکم پارێزەرەکان هەردوو لایەن یعنی محامات هەر بریتینە لەوەی کە ئینسان پارەوەرگرێ بریتێ لە پەیام بریتێ لە ڕیسالە بریتێ لە ئاماج بریتێ لەوەی کە تۆ ئەبێ بەڕاستی پێش ئەوەی کە ئەو جاکێتەوە با دوو قسەی خێری بۆ بکە قەیچەکە ئەگەر من بتوانم دوو قسەی خێر بۆم خێزانە بکەم لە بەر هێڵنەوەشێ یشێکی گەورم کردو بۆیە عەرزم کردن ینی ئەوانەی کە لە بەرێک هەڵەوەشێن ئەگەر پێش ئەوەی کە لە بەرێک هەڵوەشێن تەلاقەکە وەرگرن قەرارەکە وەرگرن یعنی پیاوەکە لە ڕێگەوە سەرپێیی تەلاق فڕێ نەداوە تەلاقی کۆنووسی تەلاقی دەرێکیان بۆ ننووسێ بۆی کە بە جەلسەیەک و بە دوو جلسە کۆتایی بێ یعنی بە مەراحیلەکانە بڕوا پێم وایە زۆریان ئەگەڕێنەوە و پرۆسی هاوسەرگیری وەستە بەوەی کە ئێمە زۆر جار لە هەڵچوونەکانی هاوسەرەکانە ئەمە نەکەینە دەرفەتێک بۆی کە بتوانین بە شوازێ لێیشان جاکەینەوە بوونی ئەو سنتەری باست کرد زۆر گرنگە بوونی ئەوەی کە گەنجەکانمان کۆمەڵی ئاسانکاریان بۆ کرێ لە پرۆسی هاوسەرگیریە ئەمەش کارێکی باشتر و زیاتریانە پێشوە لەم پرۆسێ دووبارە سپاس بۆ تۆ کاسەوەی گفتوگۆکەمان بێتە سوود هەم بۆ خێزانەکانمان هەم بۆ گەنجەکانیش تا بتوانن بە باشی خۆیان ئامادە بکەن سپاس جەنابتان.